وەرزی دووەمی خوێندن دەستی پێکردەوە، بەڵام بە بایکۆت نەک بە خوێندن. زۆربەی قوتابخانەکان بایکۆتن و چەند قوتابخانەیەک نەبێت دەوام دەکەن، ئەوانیش بەشێک لەوانەکان دەخوێنن هەمووی نا. بایکۆتی ئەم جارەش خۆڕسکە و هیچ لە پێچینەوەک ناکرێت، چونکە ئامادەنین بەبێ وەرگرتنی شایستەدارەیەکانیان بگەڕێنەوە قوتابخانەکان و قوفڵیان لە دەرگای قوتابخانەکان داوە. ئەم ساڵ پێم وایە بایکۆتی ئەم جارە جیاوازە بێ. هەموو ساڵێ بایکۆت خۆڕسک بووە، ئەم ساڵ ئێمە داوامان کردووە، بە ناچاری داوامان کردووە کە بایکۆت ڕابگەینین. زۆر ناچار بووین چونکە ئەزانین موچەی مانگی 12 بە تەما بوون، یعنی لە ١٩٠ قەراریاندا بوو کە بیخۆن. ئێستا ئەوە تا جوڵەیەکیان تێکەوتووە کە ئەیانەوێ حجەیەک بدۆزنەوە، دەواازەیەک بدۆزنەوە لێوەی بێنە دەرەوە و موچەکە دابش بکەن. ئیتر بەڕێکەوتنە لەگەڵ بەغا یان هەر شتێک کێشەی ئێمە نییە. گرنگ ئەوەیە ئەوان بتوانن هەنگاو بنێن و موچەی ئەو خەڵکە دابین بکەن و تا ئەو خەڵکش لەسەر ئەرک و کاری خۆی بەردەوام بێت. بەشێک لە ڕێکخراوەکان و مامۆستایان قسەی جیاوازتریان هەیە. ئەوان پێیان وایە ڕێگەی بایکۆتی خۆڕسک و مانەوە لە ماڵەوە تاقی کراوەتەوە و بێسوود بووە. دەبێت مامۆستایانی هەر 5 پارێزگاکە بێنە سەر شەقام و دەرگای بەرپرسان بگرن. بایکۆت تەنیا زیان بە پرۆستەی خوێندن دەگەێنێت. هەموو ڕێگەیەکی مەدەنی ئێمە بە گونجاو ئەسانین، هەموو ڕێگەیەکی مەدەنی بە مەرجێک کاریگەری و فشارێکی جدی لەسەر ئەم دەسەڵاتە بێباکە دروستکە. دیارە ئەم فشارانی تا ئێستا کراون وەکو پێویست کاریگەری لەسەر دروست نەکردن، بۆیە کە نایان بەدەنگمانەوە، بۆیە کە پێویستە لە پاڵ بایکۆت تا لە پاڵ ئەم فشارانی کە ئێستا هەن فشاری زیاتر بکرێ خۆپیشاندانی سەرتاسەری. ئێمە لەگەڵ ئەوان خۆپیشاندانی سەرتاسەری لارێم کرێ لە هەموو شار و ساروشەکان بە هەولێری پایتەختیشەوە خۆپیشاندان کرێ و فشاری جدیتر لەم دەسەڵاتە بێباک و خوێنساردە بکرێ. بڕیارە سبەی دەستەیەک لە مامۆستایان لە سلێمانی خۆپیشاندان ئەنجام بدەن و داوای پێدانی موچەکانیان و مافەکانی دیکەیان دەکەن، بەڵام دەڵێن تا ناڕەزایەتیەکان سەرجەم شارەکان نەگرێتەوە مانگرتن و بایکۆ سوودی نابێت و تەنیا خوتوکەدانی دەسەڵاتە کە باکی بە فەوتانی پرۆسەی خوێندن نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.